پاش تەقینەوەکەی سلێمانی کە بەهۆی لێچوونی غازەوە بوو، ئێمە لە زووم دەستمان بە زنجیرەیەک بنکۆڵکاری کردووە بۆ ئەوەی لە هۆکارە بنەڕەتیەکانی ئەم جۆرە ڕووداوانە تێبگەین. سەرەتاش لەگەڵ ئەفسەرێکی پێشووی بەرگری شارستانی سلێمانی قسەمان کرد، عەقید خەڵوەت ئەحمەد، کە پێشتر لە بەرگری شارستانی سلێمانی بەرپرسیارەتی هەبووە، پیاوێکی بە ئەزموونە. لەو کاتەدا کە پێکەوە قسەمان دەکرد و باسی ئەومان دەکرد چۆن و ڕوبەڕووی ئەم جۆرە ڕووداوانە دەبنەوە بۆ ئەوەی کەمترین کەس لە قوربانیەکان گیان لەدەست بدەن. لەو کاتەدا سەردانی ماڵێکمان کرد کە سیستەمی غازیان دانابوو. ئێمە کە بینیمان سیستەمی غازەکە شتێکی مەترسیدار و چاوەڕوان نەکراومان بینی، بەڵام ئێستا باسی دەوە دەکەین کە لە کاتی ئەم ڕووداوانەدا چۆن تیمەکان خەڵک ڕزگار دەکەن. عەقید خەڵوەت ئەمەی بۆ باسکردین، چاوەڕوانمان بن، لە دوایشدا باسی شتە مەترسیدارەکەتان بۆ دەکەین. سەبارەت بەم ڕووداوە کە ڕوویدا ئەبووە پێشوەخت ئێمە تیممان هەبێت. تیمەکە چۆنە بۆسەلەن تۆ کۆبوونەوەی ماگانایی بەڕێوبەرەکانە کرێ بڵێ کاکە بەگە حاڵەتێکی وابێت ئەم هەموو بیناچوە بە ئاسمانە لە دەروی سلێمانیە بەرز بووەتەوە سەریاوە لە هەور خوانە خواستە ئەگەر یەکێ بڕوخێ حادسیەک دروست بێت ئێمە چی بوومە لەرزەیەک دروست بێت چی بکەین باشە؟ پێویستە مەسەلەن شارەوانی بەڕێزیان ئەوەنە ئێمە مەکاینمان هەیە، تەندروستی ئەوە نەیز ئاپاندا بینە، ئاساییژەوەنە کەسمان حازرە، پۆلیزەوەنە کەسمان ئامادەیە. ئەم تیمە هێنیە ئەوە من ناتوانم وەڵام بەمەوە ئەبێ هەبێ بەڵام بە پێوەی کێمە بینیمان نییە. لە دوای تەقینەوەکە سەدان هاوڵاتی چوونە شوێن ڕووداوەکە وەکو هاوسۆزیەک و هاوکاریکردنی کەسوکاری قوربانیەکان و تیمەکان، بەڵام بەرپرسانی ئیداری ئەم شارە گوتیان ئەمە کێشەیان بۆ تیمەکان دروست کردووە بۆی هەوڵی بڵاو پێکردنیان دەدان. با بزانین ئەم ئەفسەرە شارەزایی بەرگری شارستانی ئەگەر ئەو بەرپرسیارەتی هەبوایە چی دەکرد؟ ئەگەر من بوومایە لەو شوێنە غورفەیەکی عەمەلیاتم دروستە کرد، هێزەکانمدا بەشە کرد، سنووریەکم سیاجێکم دەرخانە کرد، کەسوکارەکەی مەهێنا ئەموو کاکە ئەمە تا بەنە دەزێمە ئێمە هەوڵیین چکە ئێمە کەسوکاریەوەین. ئەبێ خەڵک بگاتەوە قەنەعەتی کە دەسەڵات حکوومەت گەچێتە شوێنێکەوە تێبگا ئەمە بەدهاناوی ئەمانەوە چوون فریانەکەون کە تەوا خەڵکی تێگەیان ئەو کاتێک پێویست ناکە 50 کەس لەسەر سەقفێ بۆستێ. باشە ئەم زەلامانە کە وا برینار بوون چێ لە زۆری بە خەتای نەشارەزاییمان بووە. بەڕێزێک و خۆی و برازاکانی لەشیان ساقی خێران بنووسی هاتوون چەند ڕۆژەلەوەیشیان کردو. ئەڵێ ئێمە تەجروبەی خەڵک دەرێنانمان نییە، بەڵام نزیکی 1000 خانومان ڕوخانەوە لەم شارە. خان و ڕوخانن جیاوازە و پاکردنەوەی خانووە جیاوازە لەوەی کە تۆ خەڵکی تیاگە. ئەمە بدرێت دەست خەڵکی ئەکادمی، بدرێت دەست خەڵکی شارەزا. دوور لەم بینایە ئەگەر خانووی ئاوا بڕوخێ بۆی حادیسەیەک و هەچ حادیسێ بێت بیانی هەنگاوی یەکەمی بەرگری شارستانی بێت چی ببیکات بۆی بە کەمترین زیان قوربانیەکان دەربهێنرێن. یەکەم هەنگاو کە تۆ چێ شوێن ڕووداوەکە بێ نەخشەی بیناکەت لابێ. ئێمە لە کوردستان شتیوامان هەیە؟ بەداخەوە نازانم مەسەلەن خانەکە ڕووخاوە تۆ توانین سپادە لە شایەت بکەی لە خاوەنی ماڵەکە بکەی ئەگەر نەبوو هەرچۆنەکە پەیوەندی یا خۆی باشترەوەیە هەموو خانوویەک نەخشەیەکی هەبێ کاک نەخشەیەکی لە شوێنەکە بێ بزانێ خۆ ناکرێت تیمەکانی بەرگری شارستانی ئاگاداری شارەزای هەموو بینەوە باڵەخانەیە هیچ شتێکی بۆی هیچ پێشنیازێکی بۆی لە شوێنەکان نەخشێکدا من پێشنیارەکەم بە تایبەتی بیناکە لە سێنەوەم زیاتر بێ سنووقێکی هەبێ کە پز بێت شوشەیەکی پێوە بێ کە بە ئاسانی نەشکێنرێ نەخشەی بیناکەی تێ بکرێت بۆی کاتە تیمەکانیان لێ بنووسێن نەخشە ئەو کاتەکە تۆ نەخشەکە دەرکەزانین ژووری نووسە. دوای گفتوگۆکەم لەگەڵ ئەفسەرەکەی بەرگری شارستانی سەردانی ماڵێکمان کرد کە ئەو ماڵە سیستەمی غازیان دانابوو. لەو کاتەدا شتە چاوەڕوان نەکرا و مەترسیدارەکەمان بینی. لە کاتی گفتوگۆکە پێش ئەوەی کۆتایی پێبێنین ئەفسەرەکەی پێشووی بەرگری شارستانی گوتی پێویستە ئەو ماڵە دەست بەجێ چۆڵ بکرێ. بەخێر بنیاخۆ ئەمە سیستەمی غازی تایە چین تێستی چەکەین باشترین تێستەوەی بە کەف بیکەی بە تاییداوە بە کەفێک و بە ئیسفەنج بە ئیسفەنجێ بۆ هیچکە ناکرێتەوە بە چرخ فەحسیکە یەک باشەوە لێ چوون و گڕیگە ئیسفەنجەکە باشە چرخ ئەیتاچیت بۆی هەیە گڕگرێ لەو کات بەس لێرە سەجتی ئاگاو لێوێ فەرموو پێشکە باش باڵێ بەڕێزان ئێستا لەگەڵ بەڕێز کاک خەڵۆت هاتووی بۆ ماڵێک دیارە بە پرس و ڕاوێژی خۆیان هاتووینە ئەم ماڵە کە سیستەمی غازیان داناوە دەمانەوێت کاک خەڵۆت تێسێکی بکات بزانێت سیستەمی غازی ئەم ماڵە هیچ لێچوونێکی هەیە هیچ گرفتێکی هەیە یاخود نە کاک خەڵۆت فەرمووە تێستەکە بکە ئەساساً تێستی ئەمە چۆن دەکرێت؟ سەرەتا تۆ تەنکیەکەت مەسەلەن 3000 لیتر دەکرێت
ناکرێت 3000ەکەی تێ بکەی هەمیشە بێت لە سا هەشتای غازی تێک لە سای 20 بەتاڵ بێ بۆی حەسر و غاز و هەڵچوون و هەر گەرمۆ شتێکی بکەوت تەسیری تێنەکە نەتەقی ئێمە پێویستە جگە لەوەی کە تۆ لە ڕێی کۆمپانیایەکە و لە ڕێی خەڵکانی شارەزاوە سیانەت بۆ کرێت تێستەکرێت ئەبێ خۆشگەوک و هاوڵاتیەک هەفتەی جارێک هەجارێک مەجالە بۆ هەفتەیە لە هەفتەیەکە 2 جار تەنها تاییداوێ بگریت مەسەلەن لەمەین تاقیەکەینەوە لە هەموو ڕەبتێکە بەم تاییداوە فاسیەکەین لەم دیو بۆ ئەو دیو ئەوێ بە چواردەوریا ئەگەر دیقەت بێ ئێسامە تایەتی ئەوەتە لە بە جەنابتان نهاتمەم دیوە خۆی بە چواردەوریا بیکەیت زۆر زۆریشەوە ئەگەر بیتم دیوە زانی چەندی کەی وای تایە تەنها بە تاییداوێک کەفایەکی بۆ بگرەرەوە ئەمە ئێستا لێرە لێچێ ئەگەر بێت و ئەمە لە ناو ماڵە بخوانە خواسە کارەساتی گەورە دروستەکە بۆ ئەم ئامێرانە ئەگەر بێت ئێرەوە لەوانەیە لێرەوە جوانتر دیارێ ڕێزم ئەمە هەر زۆر زۆرە ئەمە هەر زۆر زۆرە ئەوەی سا خێرابێ بگریتەوە تەنچەکە بگریتەوە کەسان خۆ جگەر و شتیش ناکێشنەوە شتێکی خراپ ئەمە گەدی قەت بن ئەمە یەکێکە لە مەترسیەکان کە پێویستە چارەسەرکرێ تەنها بە کەفاوێک ئێسا مەزانیمان وەمەوە ئەوەنە کەمی شەلانێت و لێرە درکی پێ نەکەی هەموو جوێنێکی لە حیمەکانیش ئەم شێوە ئەگەر بتوانی بۆریەکەش بچیتەوە پیایە بەرکەوتنیەکە ژەنگی کردبێ ئەم ژەنگانە ئەگە پاکرێتەوە بۆ یاخکرێ باشترە چکە نابێ وابێ بۆ حاڵەتێکی دەم جۆرە ئێستا ئەم ماڵە خاوەنی ماڵی بە زووترین کات ئەو کۆمپانیا ئەگەدار بکاتەوە کە بۆی داناوە بۆی بێن تێسی بکەن خۆی باشی شت ئەوەیە ئێستا ئەم ماڵە چۆڵ کرێ مەترسیدارە چکە ئەمە لێرە هەبێ لەوانە شوێنی کەش هەبێ بۆیە چۆڵیکەی هەتا وەستایەک چاکێکە احتیمالە لە کاتی چاکردنا کێشەیە دروست بێ باشترە ئەو شوێنانی کەمانیان هەیە تێستەکرێ ماڵەکە لەو لە حەزیا چۆڵ کرد لێرەدا کۆتایی پێ ناهێنین زنجیرە بن کۆڵکاریەکەی زووم بەردەوام دەبێت